دوا بە دوای ڕاگەیاندنی دامەزراوانی پەروەردەی کەرکووک بە هۆی گەندەڵی و نادادپەروەریەوە نیگەرانی لە لای خوێندکارانی کورد و تورکمان و بەشێک لە عەرەبی سەنتەری کەرکووکی لێکەوتووەتەوە. بەو پێی زۆربەی هەرە زۆری ناوی دامەزراوان لە قەزای حەویجەدایە. مەڵبەندی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەیاننامەیەکدا دەڵێت ئەو دامەزراندنە ڕانەگرن هەموو ڕێوشوێنێکی پێویست دەگرینە بەر، هەروەک ئەندامێکی سەرکردایەتی ئەو حیزبەش تەئکید دەکاتەوە هەرگیز ئەم زوڵمە قبوڵ ناکەن. نەتەوەی کورد کە هەمیشە لە قوربانیدانا یەکەم بووە، لە خوێنڕشتن و فیداکاریە یەکەم بووە و ئەو کەرکووکی پاراستووە نەیهێشتووە وەکو شارەکانی تری لێبێ. بەداخەوە ئەبینین ئەمڕۆ ژمارەیەکی زۆر کەم نەک بەنەتەوەی دووەم بەنەتەوەی سێم هەژمار کراوە. ئەگەر هەر بە استحقاقی انتخابیش بکەین دیارە ئەو ژمارەیە ئەبێ لە 150 بۆ کورد بێ، 150 بۆ نەتەوەکانی تر بێ. بۆیە لێرەوە سەرجەم ئەو خەریجانە دڵنیا ئەکەینەوە ئێمە لە هەوڵەکانمان بەردەوامە بین ڕاناوەستین بۆ ئەوەی ڕای بگرین. بەشی پەیوەندی حکومەکانی مەڵبەند و کۆمیتەی مامۆستایانیش دەڵێن کورد نەتەوەیەکی سەرەکی و زۆرینەی لە شارەکەدا، بەڵام کەمترین ڕێژەی دامەزراندنی پێدراوە لە چاو ئەو ڕێژەی خۆیدا. ئێمە خاوەن 6 کورسی پەرلەمانین لە کەرکووکە داوای ئیستحقاقی نەتەوەی خۆمان کردەوە، بەڵام وا دیارە لە دامەزرانەکە پرانسیپی بە هیچ نازانین بە چی شێوەیە کراوە، ینی خاڵی وایتە زۆر نمرەی کەمە دەرچوە، خاڵی وایە کە خاوەن شەهیدە و ئیستحقاقی دەرچوونی هەیە دەرنەچوە. هەموو ڕێکارێکمان گرتوۆتە بەر و هەوڵمان داوە زیاتر لە 20 کۆبنەوە کراوە لەگەڵ مدیر عامی تەربیە کە بە پێی استحقاقی 132 بە 32 بۆ هەر نەتەوەیەک، یعنی تا تورکمانەگە ڕێژەشی لە ئێمە کەمترە ئێمە و حەقەماندا پێیان وەکو ئێمە وەرگرن. بەڵام لە سەری هەموو ئەمانەشەوە چەند جارێک ئێمە ڕامان گرتووە لە تەربیە لەسەر ئەم نەعەدالەتی کە مدیر عامی تەربیە بەرامبەر بە کورد کردوێتی. ڕێژەی دامەزراندن لە پەروەردەی کەرکووک ناهاوسەنگیەکی زۆری تێدایە. بە جۆرێک کورد لە 153 دانیشتوانی پارێزگای کەرکووک پێک دەهێنێت، بەڵام لەم دامەزراندنە تەنها 500 میلاکی پێدراوە، لە کاتێکدا عەرەب 1517 میلاکی پێدراوە و تورکمان تەنها 412. بۆ پێش کورد و تورکمان بە هەردووکیان ناگەن بە ڕێژەی ناوی دامەزراوانی پێک هاتەی عەرەب. خەبات نەجمەدین، گەلی کوردستان، کەرکووک.